خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە لە دیدارێکی تایبەتدا پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخی ناوچەکە بەگشتی ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە دروست بوون ناوە بەرزی بە خۆیانەوە بین و وا چاوەڕوانەکرێت کە دۆخەکە بە دیوێکا بتەقێتەوە کە وەکو هەندێک تەحلیلی بۆکەن کە بەرەو جەنگی جیهانی سێم بڕوە. هەندێک جاریش ئەڵێن نەخێر ئەمە ئاگرێکە بۆ کۆمەڵێک تەسفی حساباتی دیکە. لە ماوەی ڕابردوو لە دوای شەهیدکردنی ئیسماعیل هەنیە باز لەوە کرا کە ئێران گورزێکی کەمەرشێن لە ئیسرائیلەدا. ئەمە بێدەنگ بوو بۆ ئەمە بەرامبەر چی بێدەنگ کرا؟ باز لەوە کرا کە گروپە پرۆکسەکان یان ئەوانەی تەییدی ئێرانەکەنیان ئێران تەییدیانەکە جارێکی تر دۆخەکە ئاڵۆزەکەن. ئەمەش تا ڕادەیەک نەبیندرا. بەچی گۆڕایەوە؟ عێراق لەو نێوەندەدا ڕۆڵی چییە؟ ئەگەر دۆخەکە ئارام بێتەوە هەرێمی کوردستان و عێراق چیان دەستەکەوێت، وەگەر دۆخەکە بەرەو دۆخێکی سەختتر و دژوارتر هەنگاو بنێت عێراق و هەرێمی کوردستان چیان بەرەکەوێت. کەمێک دوورکەوتنەوە لە قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بە هەفتانە شەوانە باسیەکەین لەگەڵ دکتۆر یاسین تەها نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆی ئەو بابەتە ئەەکەین بە سوپاسێکی زۆرە. سپاس بۆ دەرفەتە گەورەینوان. کاکتۆر من ئەمێ وەکو ئەڵی پانۆڕامایەک لەسەر لانی کەم ئەگەر 2 هەفتە بۆ 3 هەفتەی ڕابردووی وەکو نموزەت جەنگی ئیسرائیل فەڵەستین یانە وترێ حەماس ئیسرائیل نیشان بدەین بۆی بچینە ناو دیتەیلی بەرنامەکەمانە. سڵاو لە تۆ سڵاو لە بینێرەکانش کاکزانە. ئەلبەت ئێمە لەم ناوچەیە مەحکومین بە کۆمەڵە شت. یەکێک لەوانە جەنگی غەزەیە کە جەنابەت باسێت، یەکێکی تر لەوانە کە لە ناوچەکە ئەکوسەرێ سێبەری هەڵبژاردنەکانی ئەمریکایە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. مەسەلێکی باو هەیە دایمە ئەڵێن هەر کاتی ئەمریکا کە بچێتە هەڵبژاردنەوە دنیا لەگەڵ خۆیە بە هەموو دنیا. تۆ سەرکەی ینی خطابی کاندیدەکان لە هەموو بەڵێ شتەکە هەڵبژاردننی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، بەڵام لە گوتار و لە گفتوگۆ و لە دیبیت و لە مفرەداتەکانیانە هەمووی بەشی زۆری تەرکیزی لەسەر سیاسەتەکانی دەرەوە شێوازی مامەڵەیەوە. لەناو ئەوەشە مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چەقی ئەو دیبیت و ململانیانەیە لەبەر چەندین ساڵیان ئەوە کاڵەکە بۆ ئەوەی لێ هاتووە. لە جەنگی غەزا وا هەموو تەسەوراتەکان ئەوە بوون کە چارەنووسی ناوچەکە ئەگۆڕێەوە بەرەو ئاخارێکیە. باوە چەند جارێک نزیک بۆ تۆ لە لێواری جەنگی گەورە یانی جەنگی هەرێمایەتی کە کۆتاییان تیرۆرکردنی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس بوو لە تاران کە ئەبوو پەرچەکردارێکی ئەو تۆی بەس بە دوابێتون و لە ئیسرائیلەوە پەرچەکردارێکی تر. بەڵام لێرە جهودێکی زۆری ئیداری ئەمریکا تا ئێستا ڕێگرا چەند هەوڵێکی لە پشتبەردەوە بۆ ئەوەی دۆخەکە بە ئاگربەستێک کۆتایی بێت، چونکە بەڕاستی ئەوە نزیکە بێتەوە لە ساڵێکەوە هەردوو لە هەمووی ئەوەی کە ئەتوانن کردویانە لە جەنگ و ڕەز بوون و نانی کۆتاییەکی دیاری نابێت جەنگەکە ینی و قەدەری جەنگەکە ئەوەی کە براوە دۆڕاویتیان نییە. لەگەڵ ئەوەشە خوێنێکی زۆر و قوربانیەکی زۆری مەدەنی و کاولکاریەکی زۆری ئاواکاری و ئەوە لەلایەکی تر. بۆیە آخر شت آخر ئەبدەیت ئەوەیە کە ئێستا لە قۆناغێکە ئاژین، قۆناغی پێش تەقەبەس هەریەک لە لایەنەکان هەوڵ ئەدەن مەرجی خۆیان هێزی خۆیان توانە و سنگی خۆیان تاقیب بکەنەوە و زۆرتەی مەرج بەسەر ئەوی تریانە بسەپێنن بۆ ئەوەی دوایی لە خیتامی جەنگەکە بیکەن بە گوتاری سەرکەوتن یا گوتاری خۆڕاگری یا گوتاری دەستوەشان بە تایبەت هەتا ئێمە لە نزیکە بینەوە لە 7 ئۆکتۆبەر کە ساڵیادی هێرشەکەی حەماسە بۆ سەر ئیسرائیل. طبعا حەماس و ئیسرائیل واجی هەن بۆ دوو بەرەی گەورە. ویستم ئەوە بڵێم ینی ئەمان تەنها بەکارهێنران بۆ کۆمەڵی تەسفی حسابات نەک بەکارهێنرابن، بەڵکو ئەکرێ بەم نەوع تابیری لێ بکە. هەریەک لەوانە درێژکراوە ڕێگەڕێشەی تریانەیە، ینی لە چەند ساڵی کۆتایی یا لەوەتەی ئیسرائیل دروستوە لە ساڵی 48ەوە کۆتایی چلەکان تا ئێستا ئەمریکا لەم ناوچەیە هیچ هەنگاوێک و هیچ سیاسەتێک و هیچ پرۆگرامێکی نەبوو کە ئیسرائیلیان نەخوێن بێتەوە. هەمیشە ئەو مشتومەڕە هەیە کە ئێستا قەنەعەتێکی زاڵ هەیە کە سیاسەتی ناوخۆی ئەمریکا محکومە بە مەساڵحی ئیسرائیل لەبەرەوە دوو هێزی هەرە نزیک لە یەک بۆ تێچڕژاون بەرژەوەندەکانیان. هیچ شتێک لە ئەمریکا سەیکە کاندیدەکان بەرز و نزمون بوونەوەی کێربی دەنگدەرەکانیان
وتارەکانە لە نێوان هاریس و لە نێوان تێران پیشەهات پەیوەندی هەیە بە ڕادەی دووری و نزیکیان لە کێشەکانی ئیسرائیل و فەلەستینەوە. دەربارەی ناوچەکەش تۆڕێکی ئیقلیمی هەیە، دوو سێ کارتێکەری گەورە لە ناوچەکە هەن. ئێمە ئێستا مەحوەری ئێرانیمان هەیە لەگەڵ ئەو هاوڵێستەکان و هاوپەیمانەکانیان لە یەمەن لە عێراق لە فەلەستینیش تەنانەت. محوەرێکی تورکی هەیە کە لە وەسەتا وەستاوە لە نێوان ئیسرائیل و لە نێوان محوەری مقاومە مەساڵحی هەیە لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا و ئەندامە لە ناتۆ. لە هەمان کاتا بە گوتاریش بەشدارە لە بەرهەڵستکردنەوەی ئیسرائیلە. محوەرێکی عەرەبیش هەیە کە محوەرە لاوااسترینە زیاتر وەکو تەماشاچیە و لە بەرداشەکە سەری ئەنجامی جەنگەکەکە ئەوێ یەکلایی بێتەوە بەلایەکە بۆ ئەوی بڕیاری خۆی باوە جەنگەکە بەو شێوەیە نەڕۆژ کە محوەری فەرمی عەرەبی کەمە بەسمان لە وڵاتانی کەندا و میسرە بە تایبەت بەو شێوەیە نەڕۆژ کە ختامیەکێ بێ کۆتاییەکێ بێتە ئەوان لەبەر ڕۆشناییەوە هەنگاو بنێن. بۆیە ئێستا ئەوانی کە لە ناوچەکە زیاتر ڕۆڵیان هەیە تەنها بەرەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ بەرەی تورکی لەگەڵ بەرەی ئێرانیە و بەڵێ بەرەی عەرەبیش بەرەیەکی تەماشاکە. زۆر باشە دکتۆر، مەسەلەن باسی ئەوە کرد کە ئەمریکا هیچ لایەک چ لە دموکراتەکان چ لە کۆماریەکان بەرژەوەندیان لەوەیە کە و دۆخەکە بەردەوام بێ لە ڕووی جەنگ یاخود زیاتر دژوار ببێ. خۆی ینی زمانی دیبلۆماسیەت و هەوڵی دیبلۆماسیەت و خطابی فەرمی هەوڵی ڕاگررتنی جەنگەکە و هێورکردنەوەی هینەکانە. بەڵام ئەکید ئەگەر تۆ قوڵتر بیبینیت زۆر دراسات هەن و زۆر سەرچاوە هەن زۆر کتێب هەنیانی ئەم جەنگانە دایمە سوودی لایەنێکی تایە. ئەگەر تەنانەت کۆمپانیەکانی چەک بن ئایا نیشاندانی هێز بێ ئایا تاقیکردنەوەی چەک و شتی تازە بێ و کتێبیشیان شتی تریش هەیە لەو بارەوە کە بەیەک لەوانە کتێبێکە بەناوی بەسەر سوودەکانی شەڕ نەک ئێمە بچێنە و تیۆری ئامەرە و پلانە بڵێن هەموو ئێمە پلان لە پشتەوە درێژە بکێشێ. بەڵام ئەو جەنگە هیچ لایەنێکی ئەمریکی ئێستا بینی مەسەن بەو شێوەیە پێداگیری ناکات لەسەر ئەوەی کە مەسەن هەموو کارتەکانی گوشار بەکار نانێ بۆی جەنگەکە بۆسێ. وەمن ئەمریکیەکان ئەتوانن جەنگەکە ڕابگرن ئەگەر بێت و بۆ نمونە بڕیار بن کۆمەکی ئیسرائیل ڕاگرن، چونکە ئیسرائیل وڵاتێکی بچووکە لەسەر نەخشە بچووکە بە ژماری دانیشتوان کەمە 6 ملیۆنە و هێزی ئەوەی نییە بچێتە ناو جەنگێکی کراوی درێژخایەنەوە. هەر کاتێکە بینی کە ئاستەنگی دروستە بێ لەسەر ئیسرائیل یەکسەر ینی بارهەڵگری گەورەی ئەمریکی کەشتیگەلی ئەمریکیان نێرێت بۆ ئاوەکانی دەریای ناوەڕاست بۆی وورەی ئیسرائیل بەرز بێتەوە زایدەن جستێکی جەوی هەیە بە بەردەوامی سیلاح هێنە. ئەمە عیلاقەی بە کۆمپانیەکانی چاک و عیلاقەی بە ئایپاک لۆبی جوولەکە لە ئەمریکا و عیلاقەی بە زۆر لایەنی ترەوەی. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا مەحاولەیەکەیە بە هەر نرخێک بووە بە هەر جۆرێک بووە ئەگەر بەستێ ئەعلام بکرێ بۆ گێڕانەوەی دی لە ئیسرائیلەکان و بۆ ڕێگەدان بە نەفەسێکی ئینسانی کە کۆمەڵێک بە پیتاک و کۆمەکوان بچێتە ناو غەزە و لەگەڵ ئەوەشە وڵاتە عەرەبیەکان نیگەرانن ینی لەوەی کات درێژە کێشانی جەنگی غەزە قورسە لەسەر ئەوان بەو پێی کە جەماوەر لە قاعیدەکانی خوارەوە خەڵک هاوهەڵوێستن لەگەڵ خەڵکی فەلەستین هەتاوەکو کوشتن و بڕین و بەڵام دەسەڵاتە سیاسەکەی بەڵام دەسەڵاتە سیاسەکە مەساڵحێکی تریان هەیە. بەڕاستی ئەوان هەستەکەن فەلەستین ئەم جەنگەی ئەخیر بە تایبەت داوێک بووە بۆ ئەوەی دانرا ئەوان تێوە بگلێن بە تایبەت ئەگەر دیقەت بی لەو ماوەی ڕابردووە بەر لە جەنگی 7 ئۆکتۆبەر سعودیەکان و لە ئەوروپاوانە ڕێڕاوێکی ئاویان بڕیاردا لە هەندستانەوە بۆ ئەوروپا و بەناوچە کاتەیە پەڕێک ئەمە ڕێڕاوێکی زۆر استراتیژی و گرنگە بۆ بەرەنگاربوونەوەی نفوزی چین شتێکی نێودەوڵەتیە. هەروە پرۆژەیەکە بوو لە ئارا بۆ نزیکبوونەوەی سعودیەکان و ئیسرائیلەکان کە تا ئێستا هەر گفتوگۆ لەبارەی و بەردەوامە بۆ ڕاگەیاندنی ئاشتەوایی و دروستکردنی پەیوەندی دیبلۆماسی. بەڵام جەنگی ئۆکتۆبەر ئەوە مەسەن سعودیەکان پلانێکیان هەیە پێوتێ پلانی ڤیژنی 2030 کە دوورکەوتنەوەی لە نەوت و پەنابردنەوە بەرهێنان و جەنگی فەلەستین هەموومانی تێکدا و هەمووانە ڕایگرتووە لانی کەم نایڵێ بچێتە پێش. بۆیە ئەو وڵاتانە بە فەرمی خاڵێکی تر هەیە ینی لە مەسلحەتی ئەوان نییە کە ئیسلامی سیاسی کە حەماس ئێستا ئاخر مەحاولەی ئیسلامانی ئاخر هێزی ڕێکخراوی چەکداری ئیسلامی سیاسیە لە ناوچەکە کە بە فەرمی کارەکە ئەگەر سەرکەوتوو بێ ئەبێتە سەرچاوە ئەبێتە هاندەر سەرچاوی ئیلهام
بۆ هێزە ئیسلامیەکانی هاوشێوە کە ئەمە لە بەژۆندی وڵاتانی کەنداو نییە بەڵام لە هەمان کاتە شتێکێک کە پێوەی پابندن مەسەلەی فەڵەستین ئەوان پشتیوانی لە مەسەلەی فەڵەستینەکەن بەڵام بەو جۆرە کە نەچێتە ناو ڕەسیدی حەماسەوە وەکە چۆن ناو ڕەسیدی حەماسەوە ئۆتۆماتیکی ئەچێتە ناو ڕەسیدی ئێران و دوایشێتە ناو ڕەسیدی تورکیاوە کەمە دوو هێزی ڕکابەری تەقلیدین لەگەڵ وڵاتانی عەرەبی لە ناوچە. دکتۆر بابا کەمێک باسی ئێران بکەین. ئێران لەو جەنگە چی دەستکەوت؟ بازارە سەرەتا باسی ئەوم بکەین. ئەوەی ئەشکرا بۆیە من بڕاستەوخۆڵێم هەنی ئێران دەنی ناشارێتەوە هەمویان پەرزەی تۆمەتی پشتیوانی حەماس بۆ ئێران درێژەکەن. بەڵێ تەوان بەپێی ئەو شتانەی کە هەیە کە بدان پێنانە ینی نەهەر بە فەرمیش بڵاو کراوەتەوە ئێران ساڵانە 70 بۆ 100 میلیۆن دلار هەدانی کۆمەکی حەماسی کردەوە لە ڕووی مادیە ئەوە تەوان هەنیە بەر لە ئینکردنیوە لە جزیرەش ئەوە هەیەانی لە مرکزی دراساتی جزیرە بڵاو کراوەتەوە لە زۆر شوێنی جگە لەوەش گوتاری ئێرانی لە 79 تا ئێستا لەسەر بەرهەڵسکاری ئیسرائیل بناڕێتەوە مە شتێکی عەقیدەیە بەلای ئەوانەوە و شیعەکان ڕۆڵی لە خیتابە لە سیاسەتە لە دروشمە ڕۆڵی بەرهەڵسکاری ئیسرائیلیان گرتوتە ئەستەوە بۆیە هەموو شتێکە لە ئیسرائیل ڕووبدا پەیوەندی بەوانێ شتێکی تر هەیە ینی ئێرانیەکان بەشێکی ئێران لە لوبنانە ینی ئێمە عیلاقەی ڕاستە حەماس هاوپەیمانی ئێرانن فترێکی ژە بۆ لەگەڵ ئێرانە شەڕیان کردو و ناکۆک بوو ناجۆر بوون هاوپەیمان ئێستا کۆمەکەکرێن وەکو هاوپەیمان کۆمەکەیان بەڵام حیزبەڵە جیاوازە لە حەماس حیزبەڵە بەشێکە لە ئێران ینی باڵێکە بەشێکە لە جەستەی ئێران لەسەر خاکی لوبنانیە بۆیە بەهێزبوونی ئیسرائیل سەرکەوتنی ئیسرائیل بەسەر حەماسە بەو شێوەی کە ئەیویست سیناریۆکی زۆر ترسناک و خەتەرناک بوو بۆ حیزبەڵ بۆی ئێرانەکان بە هەموو جۆرێک هەوڵەدەن ئیسرائیل بەو جۆرە سەرکەوتو نەبێت کە ئێوێ بۆی هەمان سینەرە لە لوبنانیش دووبارە نەبێتەوە حەماس زیاتر ئێستا ڕۆڵێک ئەوە بینێت جەبهەی پێشەوەی شەڕ لەگەڵ ئیسرائیلە و حیزبەڵا لە خەلفێ دوو ئێرانیەکان توانیان پلانی ئاشتەوایی سعودی ئیسرائیلی ڕاگرن بە کاتیش بێ ئەگەر ئەوە ڕووی بدایە کە بەر لە 7 ئۆکتۆبەر بڕیار بوو تا ئێستاش گفتوگۆ بەردەوامە ژێر بەژێر و باشکراژەیە گفتوگۆکە چییە لەسەرەوەیە کە وڵاتانی کەنداو بچە ناو هاوپەیمانێتیەکی ناوچەیەوە اتفاقێک بکەن و پەیوەندەکانیان ئاساییکەن و سیاسی دیبلۆماسی قۆنسوڵی لە مقابل ئەمریکا کوورەیەکی ئەتۆمی مەدەنی بۆ سعودیە دروست بکە هەموو چەکێکی پێشکەوتووی پێ بدا و تەحالفێکی لەگەڵا گرێب بدات لە شێوەی کۆریا لە شێوەی وڵاتانی سعودی ناتوانێت بێ بە ئەندامی ناتۆ ناتوانێت بێ بە ئەهاو بەڵام لە دەرەوەی ناتۆ لە شێوەی کۆریای باشوور لە شێوەی یابان لە شێوەی ببێ بە یەکێک لە وڵاتانی کە هاوپەیمانی هەرەنزیکی ئەمریکا بە پێی ڕێکەوتنامەیە کە دوو لەسەر سێ کۆنگرێس دەنگی لەسەر بدات یعنی هیچ سەرۆکێک ناتوانێت بیگۆڕێ تایبەت نەبێ بە مەزاجێوە ترامپ بێت یا بایدنیاوە چێتە ناو معاهدەیەکی دیفاعی دەوڵەتی طبعا ئەوە بڕیار بوو سەر بکرێت بەڵام ئۆکتۆبەر ڕایگرت هەرچەند ئێستا جوودێکی زۆر زۆرەکێت تا ئەوەی ئەو چەند مانگەی ئەو چەند هەفتەی بایدن ماوە سەر بگرێت ئەڵێن ترامپ باتوتە سەر خەت و نەیهێشتووە بۆ ئەوەی نەبێ بە دەستکەوت بە دیموکراتەکان بەڵام لانی کەم ئێرانەکان توانیان ئەوە ڕابگرن دوو کاک چانە دوو شت هەبوو لەم ناوچەیەک ڕێگای پەرەپێدانە لە کەنداو ئەچێ بۆ تورکیا دوو ئەو ڕێگەی کە بڕیار لە هەندستان بچێ بە ئەوروپا هیچ لەمانە ئێرانی تیانە زۆر نیگەرانی هەبوو تەبەن هەندێک بەشێکی لەوەی حتا چین ناتوانێت لەگەڵ ئێرانی بکارە بەرەوەی ئەو ڕێگایانە پێویستە تۆ گەمارەت لەسەر نەبێ ئێران گەماری جۆرا و جۆری لەسرە حتا ئەگەر بیشیانە ئیمزایکەن لەگەڵ ئێرانە بە خاکی ئێرانە تێپەڕێت لەم پەری دێتە پێش بۆ ئێرانیەکان زۆر نیگەران بوون لەوە ڕایگەشتی نخبە مەراکزی تەفکیر مەراکزی سیاسیان ئەزە ناوچەکە ئەمە شتانەی لەبیر کرد یعنی ئەوە وەستاوە لەبیر کراون لەبەرەوەی هەمووی چاوەڕێ یەکلایبوونەوەی جەنگی غەزە جەنگی غەزەش بەو جۆرە یەکلان نەبووە کە ئەمریکا و ئیسرائیل ئەیانویست لەگەڵ ئەوەشا بەڵێ کوشتارەکە نانی نزیکە بێتەوە لە 50,000 کەس کاولکاریەکە زیاترە لە نیوەی خاک ئەمە جیاوازە لە ڕووی ئینسانی و باجەکەی زۆر خۆسەوە بەڵام لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی استراتیجیەوە هەدەفی ڕیشەکێشکردن و بنەبەرکردنی حەماس بە ئەترافی ئیسرائیلیەکان و بە تەخمیناتی خۆیان سەرکەوتوو نابێ بۆیە لەوە ئێران ئەتوانێت مەسەلەن خۆی بە سەرکەوتوو بزانێت لەوەی کە تا ئێستا ڕێگر بوو ڕێگریش ئەبێ ئەنی ئاخر شت ئەوەی کە میدیا ئیسرائیلی بڵاوێک هاتووە نەتەنیاهو لە کاوالیز لە پشتپەردە و توێتی مەسەلەی تونێلەکانی غەزە حەلی نییە من ناتوانێت ئەوە
هەموو هێز و سەڕی قووەتی حماس و مانەوەشی بە تونێلەکانەوە و لەسەر ئەسکاول بووە هیچ شتێکی ئەوەی نەماوە بەڵام ئاخر شت کە ئەوەی کە لە پشتپەردە هەیە و لە دەسەی کە لە میدای عبری بڵاو بێتەوە کە یەقین قەناتێکی تەواو هەیە کە ئەوان ناتوان ساڵن بەسەر لەبەرەوە ئێرانیەکان ئەتوان شانازی بکەن بەوەی کە ڕێگر بوون لەوەی حماس ڕێشە کێش بکرێت بە مانای ئەوەی حیزبوڵاشیان پاراست بە مانای ئەوەی شتێکی تری استراتیژی گەورەتر هەیە هیچ شتێک لە فەڵەستین و لە لوبنان و لە سووریا ئەمانە لە یەمەنە بەبێ پرسی ئێرانیەکان نابێ ینی بەبێ ئەوەی سەلماند تا ئێستا بەڵێ بەڵام هەندێک گورزی بەرکەوت بۆ برە مەسەلەن هەتا مەسەلەی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی عەبدوڵڵا عەلیهان و سەر و کۆمار و مەسەلەی 2000 کوشتنی شەیدکردنی ئیسماعیل هەنیە لە ناو باوەشی ئێرانیەکان ئەمانە لە ڕووی ئەمانە زیاتر دەتوانین بڵێن لە ڕووی عەلامی جەماوەریەوە کاریگەری هەبووە استراتیجی نەبوون استراتیجی بوون چۆن بەڵام مەسەلەن ئێستا کوشتنی هەنیە لە ناو تاران مەسجێکە کە ینی حتا هیچ کەس لە ئێران ئەمین سەلامەت نییە ئاسایشی خۆی بەڵام لەبەر ئێران بە منتەقی داوڵات بیرەکاتەوە دوورمەودا لە شەڕەکە ئەبینێ نەچۆ مەسەن پەرچەکەدارێکی خێرا و جوابێکی دە بەڵێ ئەمە کولفەی هەیە لەسەر سومعی ئێران لەسەر توانای بەرەنگاربوونەوەی ئێران بەڵام بەراوردکردنی زەرەر و قازانج جوابدانەوەی ئێران بە خێرایی لەو دۆخە زیاتر زەرری هەبوو لەوەی کانی لەوەی کە جواب نەداتەوە بۆ ئێرانەکان ڕێگای دەوڵەتیان ڕژا خۆ ئەوان وەکو قەبیلە وەکو هێز وەکو میلیشەوانە بیر ناکەنەوە ساڕۆخێکیان بکەوێت کە ساڕۆخێک بۆشێن ئامادەن تەحملی ئەو باجە بکەن بەڵێ ئێستا باجێکی زۆرەدەن لە بەردەم جەماوەری خۆیان لە بەردەم گوتاری خۆیان بە تایبەت کە دوای تیرۆرەکە زۆر گفتیاندا کە وەڵامی گورچک بەڕیانە بێ کە نایدەن سومعیان دائکرۆژێت و ئەمە خراپە بەڵام جوابدانەوەشیان چونکە تۆ سیرکە داوێک بوو لەلایەن نەتەنیاهۆوە بۆ ئەوی ئێران لەو کاتێک کە سەرۆکێکی لە محسوول ڕیفۆرمیستەکان هەڵبژارد و ژن دێنێتە پێشەوە و کەمایەتی پاڵک پێوە ئەنێت و ئەوێ مەسجێک با بە دنیا من ئەمێ بکرێمەوە ئەمەوێ گفتوگۆتان لەگەڵا بکەم نەتەنیاهۆ ئەو دایرە بەرتەسکەی ویستیان ئێران ڕاکێشتە ناو شەڕێکی کراوەوە ڕێک لەوە بگرن بەڵام ئێران پێ لە برینی خۆی ئەنێ خۆی ئەخواتەوە بۆی نەچتەنا ئەو داوای کە ئیسرائیل بریدانە ئەو دوو سێ ڕۆژەش هەر ئەو قسەی هەبوو بەڕێز دکتۆر کە ئێران وەڵامێکە داتۆ لە کات و شوێنی خۆی ئێستاژەوە واریدە خۆی قسەیەکە تەوانەوە ئەدەبیاتێکە هەر لە سووریا شەر بەردەوامە ئەو ترێکە جوابەداتەوە وەڵام بەڵام ئەو وەڵامە ڕێبەری شۆڕش مەسەلەن لە دەرکەوتنەکانی باسی لە عەقب نشینی کردەوەی بە فارسی پێوترێ ئەوەی کە تۆ چاوەڕاو بکەی ینی ئەگەر پاشەک شەش بکەی بۆ هەدەفێک پاشەک شەپینەک ڕابکەی هەڵبی ئەوەی لە ئاەتێکەیە لە قورئان کە باسی ئەوە کە ئەو کەسانی کە ڕوبەڕووی خەڵک ئەینە بنەوە دوژمنە بنەوە ئەگەر تۆ بتەیە متحرفا إلى فئة أو متحيزا إلى ینی ئەوەی کە شوێن بگۆڕی یاخۆت پاشخەی بۆکو تەکتیک ڕێ پێدراوە بەڵام مەساگە بتوێ هەڵبی گوناحە ئەو باسی لەو کرد کە ئەمەی ئەوان هەڵهاتن نییە ئەوەیە کە تۆ لێرە ڕاکەی بۆ شوێنێکی تر خۆتە شاریتەوە هەتا ئەوەی شتێکە لێ ڕوونە بێتەوە ئەوان بەرنمەیەکیان هەیە کە دۆخی ئێران خراپە لە ئێستا لە ڕووی ئابوووریەوە مەسەن پزیشکان لە وتاری پەرلەمانە باسی لەوە کرد کە من پارەی گەرمم نییە پارەی دەرمانم نییە پارێت باس بەنزینیەکەن بۆچی پار لەسەر ئەنی بەنزین با گرام فرۆشم بارزان بەڵام ئەمە ئاعترافێکی زەمنیە کە خەزیانە خاڵیە پارەی گەرم و دەرمانم نییە لەبەرەوە لەم دۆخە ئاپووریە ناچە ناوجەنگی کراوەوە بلعکس پەیتا پەیتا مەسج ئەنێرن و بۆ یەکەم جار ڕێبەری شۆڕش باسی لەوە کرد گفتوگۆ لەگەڵ دوژمنە ئەگەر بێت و ئێمە سەوابەتەکانمان لەدەست نەدەین ئاساییە شارەزانی چاودێری ئێران پیان وایە هیچ کات ڕێبەری شۆڕشی ئێرانی بەم ڕوونیە قسەی نەکردووە باسی لەوە نەکردووە کە بەڵێ با لەگەڵ دوژمنە گفتوگۆ بکەین ئەلم ئێمە باسمان لە قسەکەی جەنابەت لەم دۆخە کە ئێران ئەم ئامادەیە هەیە و ئەوێ ئابووری چاکاوە خەڵکی چاوەڕوان کردووە وەرن دەنگ بن و ئێمە سەرەتایەکی نوێ دەست پێەکەین لەولاوە زەختێک هەیە بچێتە شەڕەوە با جوابێکی گورچک بڕباتەوە تاوان جواب باتەوە ئیسرائیلیش جواب بداتەوە خۆ تاسا مەسەلەن ناکرێت ساڕۆخ بنێری ئەوانە تاقی کرانەوە ئەم جار ئەگەر وەڵامی دایەوە ئەبێ وەڵامێک بێ کاریگەری هەبێ موشەکی ڕاستەخۆ شتێکی ترەیەکدانا
کێشەیەکە ینی گەیشتنی ئێران بە ئیسرائیل ئەبێ بە ئاسمانی وڵاتانی عەرەبی و ئاسمانی عێراق و ئۆمانە بێ قورسە و ئەوە تێکچوونی پەیوەندی لەگەڵ ئوردن سعودیە ئەگەر لە عێراقەوە بێ هەر بە هەمان شێوە هاوپەیمانان لێرە هەم ڕەنگە وەکو بینیمان لە هەولێر بەر لە سۆران وانە بەرەنگاری بوونەوە موشکیان خستە خوار ینی دوو وڵات نین دراو سێ بن ئەگەر موشک بەڵێ ئێران موشکی زۆرە ئەتوان بگەنە ناو ئیسرائیل بەڵام ئەبێ بە ئاسمانی وڵاتی ترا بچن وەمەش ینی لێکەوتە و پێشاتی تری زۆرە بۆیە ئێرانەکان ئێستا هەوڵەدەن ئاگربەستێک لە غەزە بکرێ ئەو ئاگربەسە مسۆگەری ئەوە بکات کە جەنگ بە یەکجایە ڕاگیرێ بە دماوەکی درێژخایان ڕاگیرێ و ئەمە ئەکەن بە سەرکەوتن کە ئەو خۆ خواردنەوە ئێرانیە ئەمریکا زۆر پێداگریەکە لەسەر ئەوەی باڵەیە زۆر پێداگریەکە لە ئیسرائیل ئەڵێ ئەگەر بێت و نەگەینە ئاگربەست ئێران جواب بداتەوە ئەو کاتە شەڕەکە لە کۆنتترۆل دەرەچێ ئەنێ ئەم کارتی هەڕەشەیە ئیسیسمارکەن بۆ ئەوەی ئیسرائیل ناچار بێیان بچێتە ژێرباری ئاگربەستێکی درێژخایانە ئەو کاتە ئەتوان بڵێن ئێمە تەسەورەکەی ئێران هیچی دەستکەوت بێت لە مەسلەی کرانەوە لە مەسلەی کەمکردنەوەی ئابلوقی ئابووری یان لە درێژمەودایە دەرفەتێکی بۆ ماینی ئەمریکا زۆر جارەوترێ مێزی مخابراتی زیاتر شتەکانی گلاکاتەوە لە ژوورە تاریکەکانە مخابرات گەیشت بێتە نەتیجە قەناعەتی بە ئێران کردوێت هەموو ئاماژەکان و میلی کاتژمێر لەسەر تەوقیتی انتخاباتی ئەمریکی ئەسۆڕێت و دێت و ئەڕوا لە ئێران و لە عێراق و لە خەلیج چونکە ڕوونە ینی هاتنی ترامپ بۆ ئێران سیناریۆکی خراپە ینی تەحریراتی اقتصادی ئێرانی باس لەوەکە هەر هەواڵی هاتنی ترامپ ڕەنگە چەند ملیۆنێک تەمەن ینی داشکێنێ لە بەرامبەر $100 بۆیە شتێکی تر هەیە کە هەندێک میدیای ئەمریکی و هەندێک خەڵکی شارەزای ئەمریکی بڵاویان کردانی لە سیاسەتی ئەمریکی شتێکی ناڕانەگەیەنراو هەیە لە بینی ئیدارەی بایدن و ئێرانە ئەتیفاقێکی زەمینی ئەتیفاق نییە ینی لێگەیشتنێکی دوور بە دوورە کە ئێران شتێک ناکات کە زەرەر بات لە کەمپینی بایدن لە کەمپینی هاریس بەڵام ئەو کاتی کە بایدن بووە زەرەر نادا لە ئیدارەی بایدن ئیدارەی کۆتاییەکانی ئیدارەی بایدن کە بۆ دیموکراتەکانە چونکە بەلای ئێرانیەکانەوە ئەتوانن دیموکراتەکان بخوێننەوە ئەتوان بزان چیانەوێت چیان بە دوژمن ئەمێنەوە لە نەتیجە خۆ ناڵێن دۆسن بەڵام یەکێک لە مەترسیەکانی ترام لەسەر ئێران و لەسەر ناوچەکەش ئەوان وای ئەبینن ناتوانرێ بخوێنرێتەوە ئەو کەسەیە کە ینی بڕیاری ئیرتیجالی ئەدا زۆرتون ئەڕوات هەنگاوەکانی استراتیجی نین بۆیە ئەوان بە هەموو جۆرێک دیموکراتەکانیان پێ باشترە لەوەی کە ئەتوان بیان خوێندنەوە ئەتوان پاوەساتشیان لەگەڵا بکەن وەلا بگەڕنەوە ئەو شتەی لەگەڵ ئۆباما ئیمزایان کرد بوو کە پێوترێ بەرچاو بۆیە ئێستا چاوەڕێ ئێوەکەن حتا گروپەکانی عێراق چاوەڕێ ئێوەکەن ئایا هاتنەوەی دووەمی گریمانکراوی ترەمپ ئەگەری ژاتەوە وەکو جاری یەکەم دێتەوە ئایا ترەمپ هیچ گۆڕاوە ئایا ئەمە هەمووی چاوەڕوانکراوە هەمووی چاوەڕێەکە هەتاوەکومان یانزە بۆیە هەموو شتەکانی ناوچەکە هەڵپەسێدراون هەتاوەکومان یانزە لەسەر ئاستی عێراق شتی تر پێشاتی تر هەیە بەرەو انتخاباتێکی زۆر ینی مەفسەلی عێراق هەم دیسان ئەویش ئەڕوات عێراق بەگشتی عێراق بێ لە ماوەی یانزەمانی ترە هەڵبژاردننی پەرلەمان بکایانی پێ نەگاتە مانگی 10 ساڵی داهاتوو پەرلەمان کۆتایی دیەوە لە عێراقا سابقێکی ئەومان نییە کە انتخابات یەک ڕۆژش دوا خراپێت چونکە وەزعەکە تەحملی ئەوە ناکە دابەشکردنی سوڵتە و بودجە و ئەو شتانە انتخابات کراوە ئەگە انتخابات نەما ینی دواکەوت مشکلەیە زۆر ینی ئەگەری لە دەست دەرچوونی وەزعەکەش هەیە بۆیە لە عێراقیش مەسەن هەموو چاوەڕوانەکان لەسەر ئەوەیە کە ئێمە بەرەو انتخاباتە چین با ئێستا بەرەو گرژی نەچین و چاوەڕێ انتخابات بکەن و ملانەی ناوخۆیی گەرمە لە وڵاتانی کەندا و ناوچەکەش فترەیەکی زۆر گیرەویان لەسەر هاتنەوەی ترامپە کرد و زۆر خۆشحاڵ بوون ینی کاتێک کە ترامپ جێگرەکەی دانا میدیای خەلیجی زۆر کەیفخۆش بوون و پیان وا بوو تەواو یەکلایی بۆتەوە بۆ ترامپ چونکە ترامپ بژاردەی پەسەندکراوی ئەوانە لە وڵاتانی کەنداوە لە ناوچەکە مەبەستیان لەبەر دیموکراتەکان بیانویان زۆرە و هەندێک جا دەم لە مەسەلەن باسی مافی مرۆڤەکەن باسی مافی هۆمۆکان و کەمینە و ڕەنگە جیاوازەکانەکەن دوو قورسن لە مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی کەن سێ نزیک ینی تۆمەتبان بەوەی کە مراعاتی ئێرانەکەن ترامپ
بۆ سەودا و معاملەی وڵاتانی کەن ئاسانترە زۆر باشە و تەجربەیەکی باشیان لەگەڵیا هەیە بەلای عێراق لەو نێوەندە هیچ محلی لە عێراقیا هەیە کار دکتۆر عێراق لە دۆخێکی زۆر ناسک و دژوارە ئێستا تێپەڕێکە دۆخی ئەوەیە کە تۆ زانی هەڵبژاردنێک دێت بەڵام ئەو هەڵبژاردنە تەمەن فەرقێک هەیە لە بینی عێراق و کوردستان ئێمە ئێستا لە کوردستانە دۆخی هەڵبژاردن ناژین قسەکە لەسەر ئەوەیە دوو هێزی حکومڕان هەن ئایا هامشی ئەوانی تر چەنن لە انتخابات لە عێراق بێلاکس تۆ هیچ هێزێکت نییە لە 150 بێ جێگیر بێ هیچ هێزێک نییە لە 150 بەدەست بێ لە 12 ئەنی زۆرتریان 12 ئەمە کۆمەڵە هێزی هاو ئاستی چوونیەک هەرکێک چمکێکی دەسەڵاتی گرتووە هەمووشی چەکی هەیە بەشی بە زۆر لە جۆرەکە یا چەکی هەیە نزیکە لە گروپێکی چەکدارە و هەمووشی سەرمایە هەیە سوودمەند بۆ لەینی دەوڵەت و هەمووشی ئەوێت مەسەرەن لە عادەی تەوزیعی سوڵتە و سەروە ڕۆڵ و کاریگەری هەبێ بۆیە ئێستا لە عێراق ململانەی ناوخۆی زۆر بووە ینی لە فەترەی داهاتوو زیاتر ئێسکشکاندن و پەلاماردانی یەکتر و شتی تر دێ بارە ئابوووریەکەی تۆزێ بەرەو سەختی چووە یانی تۆ سیرکە لە بەغاشانی موچە دوواکە کێشەی سوی لە دروستبووە بۆ لە بەرەوەی انتخاباتە پارێکی زۆر لە مەشاری ئاخر جەکرێ بۆ ڕێکلام و بۆ دعای انتخابی تعیناتێکی زۆر و بێشومار هەیە پارە بەخشینەوە زۆر هەیە ئەو پارەیە موارد بەش ناکە ئەو نەوتەی ئەفرۆشرەیە ئەو دۆلارەی کە بانقی ئەمریکا بۆ عێراق گۆڕێتەوە بۆ پێوەرە دیاری کراوە بەشی ئەوە ناکا کە بەو جۆرە تەخشان و پەخشانی پێکرێ بۆ حملاتی انتخابی ئەی دۆخەکە بە جۆری شترەوە پرسیارە بکەم بەڕێز دکتۆر هیچ پێشهاتێکی کە دۆخی عێراق لەبەر یەک هەڵوەشێنێت و عێراق نەپڕژێتە سەر خۆ شتێکەیە لە لەبنان ئەوترێ بەس بە عێراقش ڕاستە ئەڵێ لا ئینهیارەوە لا ئیجتیهاد نا هەرە سەکاو هەڵەوەشێ تەوەن وەنە گەشە ئەسانێت و پەرە پێدانتیاڕۆیە ئەنی تۆ سەیکە ئەمڕۆ لە مەتاڵی بەغاز زۆر زۆر فەڵسا بووە ئەنی مەسەن لەم چەند ڕۆژە ڕاگیراوە ئەنی مەتار کە یەکەم واجهەی عێراق بۆ دنیای دەرە و عێراق تەنها بەغایەک مەتاری هەیە ئەوە ساب 24 ساعت لە هەمان کاتا مەسە ئەو خۆشببینی بنیادنان لەسەر ئەوەی کە تۆ بڵێ عێراق کۆتایی دێ و ئیتر ئێمە مەسەن سوود لەوە وەرەکرین عێراق پێویستیەکی ئیقلیمی نێو دەوڵەتیە هەر ئینهیاری بکات دنیا نایاڵێت عێراق چەند جارێک لە دوای 2003 نزیک بۆ تۆ لە لێواری هەڵوەشان و نەمان و کۆتایی هاتن مقاوماتی نییە تەماسوکی ئیجتیماعی نییە سیاسیەن وەکو دەوڵەتە هی تەندروست نییە بەڵام تێکچوونی عێراق واتە تێکچوونی ئاسایشی ئێران و کۆیت و ئوردن و ئیسرائیل و لێکەوتە لەسەر سووریا و سعود ئەمریکا هەموو دنیا هەچیان کردو ناڵ عێراق بکەوێ ئەگەر بە شێوەیەکی سێ ئەفغانستان کە ینی ئێستا کە تالیبان چوونەتەوە هەموو دنیا ئەوکەی پێی قوبوڵە ینی مشکلەیەکی نییە بەس مەبەستەکەی بلێرەوەیە زۆر جار لە هەرێمی کوردستان ئەوترێ بۆیە حکوومەتی هەرێم مامەڵەیەکی هینی لەگەڵ ئەکات سیزیفی لەگەڵ ئەکا بۆی کە تۆ ئەڵێن عێراق تووشی مۆزوعەکە بێ و ئیتر حکوومەتی هەرێم لەژێر ئەو کۆت و بەندانە نامنەوە خۆیان خۆ یەک شت هەیە ئەتکرێت ئەو شتانی کرد ئەو ئەزمانەی لە عێراق ڕۆدەن فۆکەس لەسەر هەرێم لابن کەمکەنەوە بەڵام کرد ئەوەی دوو جۆر تێڕوانی لە کوردستانە تێڕوانی یەکمان هەیە ئێمە بە بەردەوامی گوتارێکە بەرداوامی باس لەوە کە عێراق هەڵەوەشێ و عێراق بنیادی نییە و عێراق وایە و لە سای کەسبی کۆوە بۆ شەرحەکە کەمە هەموو کەسەی زانێ ینی شتێکی تازە نییە و علم نییە ڕۆژانە بە بەرچاوەیە مانگ بە چاو دیارە بە پەنجا ئاماژەی بۆ ئەمە دیارە بەڵام ئایا ئەمە ئەبێتە هۆی کۆتایی نەخێر خۆ عێراق ئەبووە یەک لە سەر سێ خاکەی لە دەستدا هەڵەوەشایە خۆ عێراق لە دوای 2023 هەڵەوەشا کێ دروستی کردەوە ئەمریکا و ئێران دروستیان کردەوە هاوپەیمانیش نێودەوڵەتیش لە پشتیەوە کە بەریتانە خۆ لە شەڕی داعش عێراق داعش و سنووری نزیک بوونەوە لە سنوورەکانی پشتێنەی بەغا هەموو دنیا هاتن ڕزگاریان کرد بەڵام شتێک هەیە فترێک لە فترەکانە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرێم و سنووردارکردنی و لە قاڵبدانی ئەبێ بە گوتار لە بەغا خەڵکێکی زۆر لە دەوری کۆبنەوە تەرکیزی تر بۆ شتی تر ناڕوا جوودێکی زیاتر لەسەر ئەوە ئەکرێ بەڵام کاتێ بۆ منە ئێستا ئیتار بوون بە دووبەرە یا سوودانی ئێوێ قایمەی خۆیە بێ مالیکی ئێوێ هەی بێ چەکدارەیان هیان بێ سونەکانیان شتێکی تێبن ئەو کاتە
تەرکیز فۆکەس پەرت ئەبێ کوردستان لە واجهە نامێنێ مەسە موچە دێنایە دووە کێشە نیە لای ئەوان بەس جار هەیە بۆ یەک جا موچە هاتووە ئێرە هەموو ڕای عامی عێراقی و ڕێی سیاسیەکان و لە پەرلەمان هەمووی کێشەی بووە بەوەی کە چەند پارە هاتووە بۆ کوردستان جاری تر هەیە ئەو فترەی کە دوو موچەکە درا مەسەن تایف سامی موچەی سەرف کرد و هیچ بە هیچ جۆرەداوی داهاتی ناوخۆش نەکرا کەس نین لانی یەک شتێکی زۆر کەم نەبێ کەس اعترازی نەبوو جار هەیە هەر یەک موچەش ئەدرێ مەسەن زۆر ئەبێ بە قەزێ لەبەرەوە لەو ڕوانگەوە ڕاستە ئەو دابەشبوونانی کە ئێستا لە عێراق ڕۆدەن بەهۆی انتخاباتەوە فۆکەس لەسەر کوردستان کەمەکاتەوە یەک دوو ئەو هێزانە گریمانەکەن لەسەر دوای هەڵبژاردن حکوومەت دروستکەن زۆرینە پێک بێنن ئیشیان بە کورسیەکانی کوردستانیش هەیە ئیشیان بە کورسی ئەو دوو هێزە هەیە کە لەوێ بۆ نمونە کورسیان زۆرە هەرکێن هەوڵەدنێکیان مەسەن لە وێرەی ئەوان بن لەو کاتە شا مجامەلەیانەکەن بۆیە لە فترەی داهاتوو کە بەرەو انتخاباتە چێ ئەگەر هەیە ینی مجامەلەی کوردستانی قەزیەکانی کوردستان فەرامۆش بکرێ بەڵام ئەمانە مانای ئەوە نییە کە کۆتایی دەستیان لە هەڵەکەن هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە چوارچەوەی عێراقا و لە چوارچەوە ئەم دۆخەیە باشتر بچێتە پێشەوە لەو بازنە داخراوە دەربچێت وەڵڵاهی زۆر بەداخەوە زۆر کەم چونکە ئەوە کاتێکێک کە تۆ سەربایی ناکۆکیەکانت تەمە زۆر لە کوردستان و زۆر خەڵکی دڵسۆزەڵن یەکگرتوو بن و ئەوە شتێکی ممکن نییە یەکدەنگی ممکن نیە لە دنیا و لە هیچ شتێکی سیاسیە هیچ دەوڵەتێ لە دنیا یەکدەنگ نییە بەس چییە مەسەن ئەوان چوارچێوەیەکیانەیان پارێزە ناڵێت ئەمریکا هەیە ینی ترامپ و بایدن ڕۆژانە یەک جوێن بارانەکەن بەس مادام سنوورێک لە ئێران لە هەموو شوێ لە کوردستان ئەوەمان نییە ناکۆکیەکەشمان هەیە ئەگەر هەر کاتێک عقڵێتێکی سیاسی ئیرادەیەکی سیاسی بڕیارێکی سیاسی هاتە سەر ئەوەی مەلەفی هەرێم لەگەڵ بەغا جیا بکرێتەوە لە کێشە ناوخۆیەکانی کوردستان ئێمە لە کوردستان دنیا مشاکلمانێ دنیا بەریەکەوتنمانێ بە شەڕی ئەوە بکەین بەڵام ئایا بۆ شتەکانی دێرەوە خیتابمانیە خێنن جوهدمانیە خێن ئەو کاتە ئەتوانی هەرێم لەسەر کارتەکانی بەخایاری بکە بەڵام ئێستا بەم نەوعی ئێستا شتێکمان خەریکە نامێنێ ناوی کێشەی هەرێم و بەغا بێەوە ناوی کێشەی نەتەوەی بە ئێمە دوو بەرەمانەیە بەرێکە ئەوەیە هێزێکی کوردی لە بەرەیەکە هێزێکی کوردی ئەچێتە بەرەیەکی تر ئەو کاتە تۆ بی بەڕەقەم ئەوی بەڕەقەمێ لە ناو ڕەقەمەکانی عێراق لە ناو معادلە جۆرا و جۆرەکانی عێراق ئەگەر بەیەکەوە بی لە ئەسەر ئاستی بەغا لە ناکۆکیەکانی خۆت ئەتوانێت کە قەزیێکێتەوە بەڵام ئێستا نەک ئێمە ئەو ڕاستنی ئەوە بکەین هەر کوردستان نییە خەریکە شتێک نامێنێ ناوی سۆنی بێ نەماوە تەمان شتێک نییە ناوی قەزای سۆنی بێ شتێکیش خەریکە نامێنێ ناوی یەکگرتووی شیعی بێ ناوی ماڵی شیعی بێ بەڵام یەک فەرق هەیە بۆ شیعەکان دوو دیوای ڕاگر هەیە یەکێکیان ئێرانە کە بە خێبرەی سیاسی و بە برا گەورەی یەکێکی تیان منەجەفە یعنی ئەم دوو دیوارە ڕاگەن مەرجەعەتێکیان هەیە بەڵێ ڕێگرە لەوەی بەنداوە بەڵێ پابندن مەسەرەن لە ئێستا ناڵێ ئەوە ڕۆژانە بەڵام بۆ نمونە ئەگەر حاڵ گەیشتە ئەوەی بەریەککەوتن ڕووبا چەند جایش بەریەککەوتون لە کەربەلا لە 2007 پار بوو یا پێرار بۆ ئەوەی مختەدا پێرار لە ناوچەی سەوس ئەوش لە کۆتایەکانی مانگی ئابوو کە ئێستا ساڵەوە کەڕێتی 30 کەسیشیان لە یەکتر کوشت بەڵام لە حەزەیەکە سنوورێکی بۆ دانن ڕێگە ئەگیرێت لە بەریەک هەڵوەشان سەمام ئەوەی کە ئەوترە سیستانی سەمامی ئەمانە یەکێکە لە سەمامەکانی ئەمان ئەوەیە کە لەمپەرێکە لە بەردەمەوەی کە شیعە نەچنە ناو ئەیانەوێت کوردیش بۆ شێوە بەڵام مەبەسمە لە کوردستان ئێمە ئەومان نییە سەماممان نییە دەوڵەتیشمان نییە کە ئێمە سنوورێکمان نییە ئەوەی هەمانە مەسەن گریمانی گەرانتیەکی دەستوریە ئەوەش خۆتەزانی ینی لە مۆڵەقە ئێمە زۆر مادەی دەستوری هەیە جێبەجێ ناکرێت بۆیە نەک لە کوردستان ئێستا لە عێراقیش خەریکە مەسەلەن پێکهاتەیی نامێنێ سەیکە کەرکووک بۆ نمونە وردە ئەوە خۆی مەسجێکە لەمە بەدووە لە شوێنی تریش لە دیالە لە شتی تریشانی سونەکان هەرکەس بۆ خۆی ئیشەکە شیعەکانش خەریکە هەرکەس بۆ خۆیان ئیشەکەن کوردیش هەرکەس بۆ خۆی ئیشەکە و ئەمە شتێکە حاڵەتێکی نوێیە لە دوای 2023 کە سەر هەڵ دوا سەرنجی بەڕێز دکتۆرە گەرۆکۆ پەیامێک هەبێت لەو بەرنامە سپاس بۆ ئێوەش سپاس بۆم دەرفەتەوە
زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر یاسین تاهان و سەر و چاودێری سیاسی سوپاس بۆ دەرفەتە سوپاس بینەرانی خۆشەویست لەو دیدارە تایبەتەدا پانۆڕامەمان پێشکەشکردن ئەمە لە یەکتانەمانەتی خوای گەورە بن خواتانە